بەشی 21 بەرەو سەر زەمینی کریت. لەگەڵ مینا و کاپتا بەڕێکەوتین و شاری ترسناکی ختوشا پایتەختی هاتیمان بەجێهێشت کە لە دیوارەکانی ئەو شارە خوێنە تکایەوە و چارەنووسی ئایندەی جیهانی تێدا گەڵاڵە دەکرا. لە گەڕانەوەدا بەتەک ئاشەکاندا تێپەڕین کە دی لە کوێرەکان دایان سوڕاندەوە و بەتەک هەندێک کەسی تردا ڕەت بووین کە بە شیشیانەوە کردبوون. بۆمان دەرکەوت کە جادوگەر بوون. دوایی گەیشتینە کەنار و هەنگاومان نایە بەندەرێک کە لە وڵاتی هاتیدا تاکە بەندەرێک بوو کە بیانیەکان دەیانتوانی ئازادانە لە ناویدا هاتوچۆ بکەن، بەڵام مافی ئەوەیان نەبوو لەو بەندەرەوە بەرەو ناوەوەی وڵات بچن. ئەوێ وەکو هەموو بەندەرەکانی تری دنیا خانەی گشتی و مەیخانەی زۆری تیا بوو. لە مەیخانە و ماڵەکانی ئەوێ بەردەوام دەنگی مۆسیقای سریانی دەهات. کەشتیوانەکان و کرێکارەکانی کەشتیەکان کاتێ دەهاتنە ناو ئەو بەندەرەوە خۆیان بە بەختەوەر دەزانی، چونکە خواردەمەنی و خواردنەوە و ژن لەوێ زۆر بوون. ئەم جۆرە کەسانە جگەل لەو سێشتە هیچی تریان نەدەویست و لە هەر جێگەیەک کە ئەمسیانە هەبوایە خۆیان بە بەختیار دەزانی. ئێمە ماوەیەک لەم بەندەرە ماینەوە. هەر کاتێک کەشتیەک بەرەو دوورگەی کریت بەڕێدەکەوت بە مینام دەوت بەو کەشتیە بڕۆ، بەڵام ئەو وەڵامی دەدایەوە کە ئەم کەشتیە بچووکە، یان دەیوت لە دەریادا نقوم دەبێ، یان ئەم کەشتیە گەورەیە و لە کەشتیەکانی سووریایە و من ئامادەنیم سواری بم، یان دەیوت کەشتیوانەکە کابرایەکی کەم تەرخەمە و دەترسم لە ڕێگا من بفرۆشێتە چەتەکانی دەریا. من لەم بەندەرە دەستم بەکار کرد و نەخۆشەکان داتنە لام، چونکە ناوبانگی پزیشکەکانی میسر گەیشت بووە ئەو بەندەرەش. یەکێک لەو کەسانەی بۆ چارەسەری نەخۆشیەکەی هاتەلام فەرماندەی پاسەوانەکانی بەندەر بوو. ئەم پیاوە بەهۆی هەڵسوکەوتکردن و ڕابواردن لەگەڵ ئەو ژنانەی کە لە بەندەردا لە میوانخانە و ماڵە گشتیەکان و سۆزانی خانەکاندا بوو تووشی نەخۆشیەک ببوو کە من لە کاتی مانەوەم لە سووریا لە ئیزمیر ئەو نەخۆشیەم ناسی بوو. شێوەی چارەسەرکردنەکەشی لە پزیشکە سریانیەکان فێر ببووم. فەرماندەی پاسەوانی بەندەر نەیدەتوانی لەگەڵ ژناندا کۆبێتەوە. ئەو دەیگوت ئەم ژنەم لە شیشدا کە تووشی ئەم نەخۆشیەی کردم. ئەو پیاوە زۆر لە نەخۆشیەکەی خۆی دڵگران بوو، چونکە لە بەندەردا نەرید وا بوو ئەو ژنانەی لە مەیخانەکان یان لە خانە گشتیەکاندا کاریان دەکرد دەبوایە بەبێ کرێ لەگەڵ فەرماندەی پاسەوانەکانی بەندەردا ڕای بواردایە، لەبەر ئەوەی نەیدەتوانی سوود لەو ڕابواردنە خۆڕاییە وەربگرێ لە نەخۆشیەکەی زۆر دڵگران بوو. کاتێک کە من چاکم کردەوە هەستی کرد کە وەکو ڕابردوو لە شەساغەکەی گەڕاوەتەوە زۆر خۆشحاڵ بوو. بەمنیوت ئامادەم بەقەدەر ئەندامی نەخۆشیەکەی لەشم کە ئێستا چاک بۆتەوە
زێڕت بدەمێ. منیش وتم من زێڕی تۆم ناوێ، ئەگەر دەتەوێ شتێکم بدەیتێ ئەو کێردەی خۆتم بدەیە کە بەقەتەوەیە. فەرماندەکە پێکەنی وتی ئەم کێردە بە کەڵکی چی دێ، چونکە نەزێڕە و نەزیویشە، بەڵام من دەزانم کە ئەم کێردە لەو کانزا سەر سوورهێنەرانە دروستکراوە کە پێی دەڵێن ئاسن و بەهای لە وڵاتانی دەرەوەی هاتیدا ئەوەندە زۆرە کە ئەم کێردە ئاسنە دە ئەوەندەی کێشی خۆی زێڕ دەکا. کاتێ لە ختوشە بووم دەمویست یەکێک لەم کێردانە بکڕم، بەڵام بۆم دەرکەوت کە بە بیانیەکانی نافرۆشن و ئەگەر زۆرم لێ بکردایە لەوانە بوو گومانیان لێ بکردمایە و وایان بزانیایە مەبەستێکم هەیە و دەمەوێت ئەم کانزایە لە هاتی دەربکەم. بەڵام ئەم کێردە گرانبەهایە بۆ خودی دانیشتوانی هاتی ئەوەندە بە نرخ نەبوو، چونکە دەیانتوانی بە ئاسانی کێردێکی تری وەکو ئەو کێردە بکڕنەوە. کاتێ فەرماندەی پاسەوانەکان زانی کە بەڕاستی کێردەکەیم دەوێ، لەبەر ئەوەی دەیزانی بە زووی لە هاتی دەردەچم ڕازی بوو کە بمداتێ و ئەو کێردە ئاسنە ئەوەندە تیژە کە لە کێردی چەخماق باشتر ڕیش دەتاشێ و دەتوانی بەو کێردە ئاسنینە کێردی مس یان زیوی پێ ببڕی. لەو بەندەرەدا لە وەڕگەیەکی لێبوو کە دانیشتوانی هاتی گایان لەوێ بەخێو دەکرد، گەنجەکان گەمەیان بەو گایانە دەکرد و لە بەردەمیاندا سەمایان دەکرد و شیریان دەکرد بە پشتیاندا. مینا کە ئەو گایانەی بینی زۆر خۆشحاڵ بوو، چونکە زانی کە دەتوانێت لە بەردەمیاندا مەشق بکە. کاتێک کە من بۆ یەکەمین جار سەمای مینام لە بەردەم گاکاندا بینی ئەوەندە سەرم سوورما و ترسام کە وەسف ناکرێ، چونکە گایەکی لەو جۆرە گایانەی کە لەو لەوەڕگەیەدا ڕاگیرا بوون لە فیلە کێویەکانی باشووری مسر ترسناکتر بوون، چونکە فیل ئەگەر حەقت نەبێ بە سەریانەوە پەلاماری مرۆڤ نادات و ئازارت پێ ناگەیەنێ، بەڵام گا ئازارگەیەنەرە و هەر ئەوەندە مرۆڤ ببینێ یەکسەر پەلاماری دەدات و شاخەکانی وەکو کێرد و نێزە تیژن و بەیەک قۆچ شاخەکانی بە سینگ و سکی مرۆڤدا دەکات و بەرزی دەکاتەوە و دەیکوتێ بەسەر زەویدا و دەیداتە بەرلەقا. مینا بە کراسێکی تەنکەوە لە بەردەم گایەک دەستی بە سەماکردن کرد و بە لێزانیەکی سەرسوڕهێنەر خۆی لە شاخەکانی ڕزگار دەکرد و ئەوەندە خێرا دەجوڵایەوە کە چاونەی دەتوانی بە دوای جوڵەی سەماکەی بکەوێ. هەندێک جار بێباکی دەیگەیاندە ئەو ڕادایی کە بە یەک بزوتن خۆی دەخستە سەرملی گاکە و شاخەکانی بەدەست دەگرت و قاچی دەخستە سەرسەری و تەقلەیەکی لێدەدا و لەسەر پشتی گاکە دادەنیشت و دوایی دادەبەزی. کاتێک کە سەماکەی مینا تەواو دەبوو گەنجەکان دەستکە گوڵیان بە ملیەوە دەکرد و ئەو کەشتیوانانەی لەوێ بوون وتیان ئێمە لە دوورگەی کریت سەمای بەردەم گاکانمان بینیوە، بەڵام هەرگیز نەمان بینیوە یەکێک بەو جورئەتەوە و بەو خێراییە سەما بکە. کاتێ لە لەوەڕگاکە گەڕاینەوە خەمدای گرتم، لەبەر ئەوەی دەمزانی ئەو گایی ئەو لە بەردەمیدا سەما دەکا دوای ئەو کچە گەنجە دەکاتە بەڵاو گێڕی خۆی، چونکە مینا بەتەما بوو خۆی بکاتە قوربانی بۆ خواکەی خۆی و خوای ئەویش گایەک بوو یان لەگا دەچوو. دوایی کەشتێک لە کەشتیەکانی دوورگەی کریت هاتە ناو بەندەرەکەوە و ئەو کەشتیە نەگەورە بوو نەبچووک، کەشتیوانەکەی پیاوێکی چاک دەهاتە بەرچاو. میناوتی بەم کەشتیە بۆ دوورگەی کریت دەچم کە خۆم بگەیەنمە خواکەم و تۆش دوای ڕۆشتنی من دەتوانی باشتر خەریکی ژیان و کارەکانت بیت. دەزانم بەهۆی ڕزگارکردنی من لە بابل زیانێکی زۆرت کرد، دواییش لەبەر ئەوەی نەتدەویست من لە هاتی ڕابگری گەڕایتەوە. من وتم مینا من ناتوانم بیهێڵم کە تۆ بە تەنها بچی بۆ دوورگەی کریت. مینا وتی بۆچی حەز ناکەی بە تەنها بڕۆم؟ ئەگەر لە کەشتیوانەکە دەترسی بزانە کە ئەو پیاوە پیاوێکی چاکە و
لە ڕێگان نامفرۆشێتە چەتەکانی دەریا. من بە سەلامەتی دەگەمە دوورگەی کریت. وتم مینای من، دەزانم کەشتیوانەکە پیاوێکی چاکە و ناتفرۆشێ، بەڵام تۆ دەزانی کە بۆچی دەمەوێ لەگەڵ تۆدا بێم بۆ کریت و دەزانی دڵم پێتەوەیە. مینا دەستی خستە سەردەستم و وتی سینۆها، من لە بەسەربردنی ژیان لەگەڵ تۆدا لەزەتم کرد، چونکە منت بۆ چەند وڵاتێک برد و گەلانی ئەو وڵاتەت نیشاندام و من بە دیتنی ئەو وڵاتانە وەها سەرگەرم و مەشغوڵ بووم کە وڵاتەکەم لەبیر چووەوە. لەبەر ئەوە هەر کاتێ کە تۆ دەدوت بڕۆ بۆ کریت، من بە بەهانەیەک سەفەرەکەم دوا دەخست، چونکە نەمدەویست لە تۆ جیا ببمەوە. بەڵام لە دوای ئەوەی لەبەردەم گاکاندا سەمام کرد، هاتەوە یادم کە خواکەم چاوەڕوانی منە کە بڕۆم و خۆمی پێشکەش بکەم. ئەگەر ئەو چاوەڕوانیەی من نەبوایە، بە دڵنیاییەوە دەمامەوە و ژیانی خۆم پێشکەش بە تۆ دەکرد. من وتم مینە، ئێمە جارێک لەمەڕ ئەم بابەتە گفتوگۆمان کرد و من پێم وتی کەوازم لەم مەسەلەیە هێناوە. خۆشویستنی تۆ بۆ ئەو شتە نییە کە تۆ بیری لێ دەکەیتەوە، بەڵکو من هەز دەکەم کە بوونی تۆ وەک هەنا ساڵکێشان بۆ من پێویستە، چونکە ئەو شتەی کە تۆ هەتا ژنەکانی تریش هەیەنە و هەر کاتێ پیا و داوایان لێ بکە کە ببنە خوشکی ڕازی دەبن. تووڕەیی بەسەر مینادا زاڵ بوو، دەستی گوشیم و وتی ئەگەر تۆ حەز لە ژنی ناومەیخانەکان دەکەی، بڕۆ کاتەکانیان لەگەڵدا ببارە سەر، بەڵام ئەوە بزانە کە من ئەوەندە لێ تووڕە دەبم کە لەوانەیە بریندارت بکەم و خوێن بە لەشتدا بێنمە خوارەوە، چونکە من حەز دەکەم تۆکو من بیت و هەروەها کە من جگە لە تۆ دڵم بە کەسەوە نەبەستووە، تۆش دڵبەستەی کەس نەبیت و بزانی کە من لە دوای خواکەم جگە لە تۆ بیر لە کەسی تر ناکەمەوە. وتم خواکەی تۆ قەدەغەی کردووە کە شوو بکەی، بەڵام هیچ کام لە خواکانی من لەم بارەیەوە ڕێگەیان لە من نەگرتووە. میناوتی بەڵام ئەگەر تۆ ببیتە هاودەمی یەکێکی تر و دوایی بتەوێ دەست بەسەر مندا بهێنی بەو شێوەیەی کە پێم وتی بریندارت دەکەم. من وتم مینە، لەم بارەیەوە خەیاڵت ئاسوودە بێ، چونکە ئەمە کارێک نییە کە پیاوێکی وەکو من لە ئارەزوویدا بێ. من یەکجار دڵم بە ژنێکەوە بەست و لە پێناویدا هەموو شتێکم لە کیس چوو، تووشی هەژاری هاتم و ئەم بابەتە وەها منی لە هاودەمێتی ژنان بێزار کرد کە بەڕاستی حەز ناکەم لەبارەیانەوە بیر بکەمەوە. میناوتی من لەبەر ئەوەی ژنم ئەم قسەیەم لەلا ناخۆشە، چونکە حەز ناکەم کە پیاوێک بڵێت لە هاودەمێتیکردنی ژنان یان لە بیرکردنەوە لێیان بێزارم. کاتێک کە شەودا هات و نووستم سەیرم کرد، مینا کە شەوانی ڕابردوو دەهاتە لام، ئەو شەوە نەهاتە هۆدەکەمەوە. بانگم کرد و وتم مینا، تۆ هەموو شەوێ بە دەنگە ناسکەکەی خۆت منت دەبردە بەرزاییەکانی ئاسمان، ئەی ئەم شەو بۆچی بێدەنگی؟ ئایا لەبەر قسەکانی ئەمڕۆم لێم زویر بووی؟ میناوتی نا سینۆها، من لێت زیز نەبووم، بەڵام ئەم شەو لەش و دڵم ئەوەندە گەرمە کە دەترسم ئەگەر گوێت لە دەنگم بێ بە گەرمی ئاگری ئەو خەمەی لە دەرونی مندایە بتسووتێنم. من هەڵسام و چوومە لای و دەستم بەلەشیدا هێنا و هەستم کرد تای لێ هاتووە و پێم وت مینا، وابزانم تۆ نەخۆشی، بهێڵە با چارەسەرت بکەم. مینا سەرەتا نەیدەویست چاکی بکەمەوە، دەیوت خواکەم چاکم دەکاتەوە، بەڵام من پێم وت ئەگەر چی خواکەت دەتوانێ
تینوێتی و برسێتی چارەسەر بکە کە بەهۆیەوە بتوانی خواردن و خواردنەوە نەنۆشی. بەڵام بەبێ خواردن و خواردنەوە تینوێتی و برسێتی مرۆڤ ناشکێ. هەروەها نەخۆشیش دەبێت دەرمانی پزیشک بەکار بهێنێ تا نەخۆشیەکەی چاک دەبێتەوە. مینا ڕازی بوو دەرمانی بدەمێ و دەرمانێکی هێورکەرەوەم دەرخواردا و وتم ئێستا بنوو، چونکە لە دوای خواردنەوەی ئەم دەرمانە دەبێ بنووی بۆ ئەوەی نەخۆشیەکەت لەناو بچێ. مینا نووست، بەڵام من تا بەیانی بە دیاریەوە بەخەبەر مامەوە و کاتی بەرەبەیان بۆ نووستن چوومە ژوورەکەی خۆمەوە. نەخۆشیەکەی مینا درێژەی نەکێشا و چاک بۆوە هەتا گەیشتینە ئەو ڕۆژەی کە بڕیارماندا بوو بە کەشتی بۆ دوورگەی کریت بڕۆین. بە کاپتان وت کەلوپەلی سەفەر ئامادە بکە بۆ ئەوەی سواری کەشتی بین و بچین بۆ دوورگەی کریت کە نیشتیمانی مینایە. کاپتا وتی من پێشبینیم دەکرد کە بەهۆی بوونی ئەم کچە تۆ دەمبەیتە ناو کەشتیەوە. لە کاتێکدا کە بە منت وت جارێکی تر سواری کەشتی نابین و من دەبێت لەبەر ئەم بەدبەختیە کراسەکەی خۆم بدەڕێنم، بەڵام نایدەڕێنم چونکە دوایی ناچار دەبم کە بیدورومەوە. هەروەها ناشگریم چونکە دەترسم تاکە چاوەکەم لە کیس بدەم و تەنها یەکشت هەیە دڵم دەداتەوە، ئەویش ئەوەیە کە ئەم سەفەرە دەریایە وەکو پێشبینی دەکەم دوا سەفەری دەریایی من بێت و من لە مەودووە سواری کەشتی نابم. بەڵام لەبەر ئەوەی دڵنیا بووم کە تۆ لەگەڵ ئەم کچەدا بۆ دوورگەی کریت دەڕۆی کەلوپەلەکەم ئامادە کردووە. من کە چاوەڕوان بووم کاپتا بەتوندی ناڕەزایی دەربڕێ و دەست بکە بە شیوەن و ناڵەناڵ سرم سۆڕما لەوەی کە زوو تەسلیم بوو. بەڵام دوایی زانیم کە ئەو دوو-سێ ڕۆژەی لەوە پێش لەگەڵ هەندێک کەشتیوان و دەریاوانەکان گفتوگۆی کردبوو بۆ پێشگرتن لە نەخۆشی دەریا کە هۆیەکەی شەپۆلی ئاوەکە بوو. ناوی هەندێ دەرمانی لێیان پرسی بوو، لەوانە پێیان وتبوو ڕۆژێک بەر لە سواربوونی کەشتی بە تەواوەتی خۆت لە خواردن بپارێزە و پشتێنەکەت قایم ببەستە بۆ ئەوەی سکت کۆبێتەوە و پاشان بچۆرە ناو کەشتێکەوە و دوای سواربوون یەکسەر بن و بەم شێوەیە گرفتاری نەخۆشی دەریا نابیت. کاپتاژ ڕۆژێک بەر لە سواربوون هیچی نەخوارد و پشتێنەکەی تون بەست. فەرماندەی پاسەوانەکانی بەندەر بۆ بەڕێکردنی ئێمە تا بەردەم کەشتیەکە هات و ئێمەی بە کەشتیوانەکە سپارد. دوای ئەوە مەلەوانەکانی کەشتی سەوڵە گەورەکانیان گرتە دەست و کەشتیەکەیان لە بەندەر بردە دەرەوە. لە پاش دەرچوونمان لە بەندەر کەشتیوانەکە قوربانی بۆ خوای دەریا و خوای کریت سەر بڕی و دوایی فەرمانیدا چارۆکەکانیان هەڵکرد. کە چارۆکەکان هەڵکران و کەشتی بەسەر ئاوەکەدا چەمیەوە شەپۆلەکانی دەریا خستیان ناجوڵەجوڵ و من هەستم بە ناڕەحەتی و هەڵچوونی گەدەم کرد و بۆیە نووستم. ڕۆژی دوایی لە خەو هەڵسام و بینیم لە ناوەڕاستی دەریاداین. لە هیچ لایەکەوە وشکانی دیار نییە، ئاسمان شین و خۆرێکی گەرم و نەسیمی دەریای بەهێز بوو. کەشتێکەمان بە خێرایی ڕێگەی دەبڕی. یەکێ لە کەشتیە جەنگیەکانی کریت بە گومانی ئەوەی ئێمە چەتەی دەریابین لێمان نزیک بووە، بەڵام لە دوای ئەوەی زانی لە کەشتیەکانی کریتین بە ئاڵاکەی خۆی سەلامی لێکردین و لێمان دوور کەوتەوە. کاپتا کە ئیتر لە نەخۆشی دەریانە دەترسا هاتە سەر کەشتیەکە و لەگەڵ مەلەوانەکان کەوتە قسەکردن و باسی کرد کە لە جیهاندا شتی زۆر سەیری بینیوە. سەفەرێکیان کە لە میسرەوە بۆ سووریا دەچوو گرفتاری تۆفان بووە و ئەوەندەی نەمابووە بخنکێ. دوایی باسی گیانلەوەرە دەریایە سەیرەکانی ڕووباری نیلی دەکرد و دەیویست بەهۆی ئەو شتە سەیرانەوە کە بینیوینی سەریان بسوڕمێنێ. دوایی مەلەوانەکان دەستیان بە قسەکردن کرد و باسی گیانلەوەرە ترسناکەکانی دەریایان دەکرد
وەکو ماسی عنبەر و ئەو ماسیانەی نیوەی سەرەوەیان لە لەشی مرۆڤە و دەنگێکی ناسک و خۆشیان هەیە. کابرا لە قسەکانی ئەوان ترسی لێنیشت و حەپەسا و بڕیاریدا کە ئیتر هەوڵی ئەوە نەدا بە قسەکانی خۆی دەریاوانەکان بترسێنێ. هەرچەندە لە کرید نزیک دەبووینەوە، مینا زیاتر کەیف خۆش دەبوو. نەسیمی دەریا پرچی پەرێشانە کرد، جوانترە هاتە بەرچاو. بەڵام من لەوەی کە دەبوایە ئەوم لەدەست بدایە غەمبار بووم. بەخۆمم دەوت ئەگەر بەبێ مینا لە کرید بگەڕێمەوە و بچم بۆ میسر، گەڕانەوەکەم بۆ میسر هیچ تامێکی نابێ، چونکە بەبێ مینا ژیانم لە چاومدا تاریکە و لە چێژمدا تاڵ بووە و خەموو پەژارەی ئەو دایگرتبووم کە لەمە دووە خۆم لە تەنیژ میناوە نابینم و ناتوانم دەستەکانم بخەمە ناو دەستیەوە. کەشتیوان و مەلەوانەکان کە خەڵکی دوورگەی کرید بوون ڕێزیان لە مینا دەگرت، چونکە دەیانزانی ئەو یەکێکە لەو کچانەی کە دەبێت کچێنیەکەی پێشکەش بە خوای کرید بکە. هەروەها دەیانزانی کە ئەو لە بەردەم گاکاندا سەمایەکی جوان دەکا. کاتێک کە من دەمویست لەبارەی خوای کرید پرسیار لە مەلەوانەکان و کەشتیوانەکە بکەم، ئەوان وەڵامیان نەدەدامەوە و سەریان بادەدا. دەیانگوت لەبەر ئەوەی تۆ بیانیت ئێمە لە زمانەکەی تۆ تێناگەین.